محەممەد سەلاح شانازی جیهانی ئیسلامی لە بەریتانیا لە ئێستادا بە یەکێک لە یاریزانە بەناوبانگەکانی تۆپی پێدانەدرێن لە جیهاندا. ناوی تەواوی محەممەد سەلاح حامیدە، بە ئەبوو مەککە ناسراوە. لە ساڵی 1992 لە گوندی نەجریج لە مسر لەدایک بووە. ژیانی منداڵی بە سەختی و هەژاری بەڕێ کردووە. بە شێوەیەک ژیانی ناهەموار بووە بۆ ماوەی 4 ساڵ لە شوێنی نیشتە جێبوونەکەیەوە بە پاس 8 کاتژمێری دەبڕی تا دەگەیشتە ئەو شوێنەی ڕاهێنانی تێدا ئەنجام دەدات. محمد صلاح! أشكرك محمد. یەکەم مەزموونی جیهانی ئەبوو مەککە لەگەڵ یانەی بازلی سویسری بوو کە لە یەکەم ساڵی یاریکردنیدا توانی ببێتە باشترین یاریزانی خولی سوپەری سویسری. دواتر لەسەر داوای جۆزیف مۆرینۆ ڕاهێنەری ئەو کاتی چێلسی ڕووی لە یانەی بلوز دەکات. دواتر بەهۆی نەبوونی دەرفەتەوە ڕوو دەکاتە خولی ئیتالیا و لە یانەی فیۆرنتینا دەگرسێتەوە. دوای ئاستێکی بەرز لە یانەی ئیتالیەکە یانەی ڕۆما ئیتالی پڵکێشی ڕێزەکانی دەکات. لە یانەی ڕۆماش ئاستێکی ناواز پێشکەش دەکات. دواتر یاریزانە مسرەکە بە گرێبەستی 49 ملیۆن یۆرۆ ڕوو لە یانەی لیڤەرپولی ئینگلیزی دەکات. لە یەکەم وەرزی یاریکردنیدا 44 گۆڵ تۆمار دەکات و دەبێتە باشترین یاریزانی خولی نایابی ئینگلیزی. هەر لەوێوە هەندەران لەسەر پەلیکانەکانی نێو یاریگا بە موسەلاح بانگی دەکەن و بەو نازناوە ناوبانگ دەردەکات. لەسەر ئاسی نێودەوڵەتی ڕۆڵی یەکلاییکەرەوەی هەبوو بۆ گەیاندنی هەڵبژاردەی مسر بۆ جامی جیهانی 2018. محمد صلاح يا رب يا رب يا صلاح. محمد صلاح محمد صلاح وابا الله 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 يا بلاد الله الله يا بلاد الله الله يا بلاد الله الله يا بلاد الله الله اكبر الله اكبر الله اكبر الحمد لله الحمد لله يا رب الحمد لله يا رب الحمد لله. بتاعي هو بتاع الملايين وهو فرحة الملايين. أنا عارف إن الدموع كلها موجودة جواكي وهتنفجر عشان تنزل. هتنفجر عشان مين؟ هتنفجر عشان مصر. هتنفجر عشان مصر، بلدنا مصر، حبنا مصر. محەممەد سەلاح بەوە بەناوبانگە کە مسلمانێکی پابند و ڕەفتار جوانە. لەلایەنێکی لە ڕۆژنامە ئەمریکیەکانەوە بە یەکێک لە 100 کەسایەتی کاریگەرەکانی جیهان لە قەڵەمدرا. لە شاری لیڤەرپول بەشێک لە هەندەرانی یانەکە بەهۆی ئاست و خوڕەوشتی محەممەد سەلاحەوە مسلمانبوونی خۆیان ڕاگەیاند و سەرسام بوون بە خوڕەوشت و کەسایەتی ئەبوو مەککە وەک مسلمانێک. محەممەد سەلاح بەردەوام کاری خێرخوازی ئەنجام دەدات. لە یەکێک لەوانەش بڕی 8 ملیۆن جنێهی مسری بەخشی بە شوێنی لەدایک بوونەکەی بۆ نوێژەنکردنەوەی قوتابخانە و نەخۆشخانەکان. یەکێک لە توێژینەوەکانی بەریتانیا ئاماژە بۆ دراوە کە محەممەد سەلاح ڕوویەکی جوان و ئەرێنی ئاینی ئیسلامە بۆ خەڵکی بەریتانیا.